ئەم جارە بە پشتیوانی خوای پەروەردگار دێمە سەربازێکی سەیر لەگەڵ خۆمانەکە بگونجە باسی تەندروستیەکەم. بێگومان لێرە من کە باسی تەندروستیەکەم وەکو ڕۆشنبیری تەندروستی باسەکەم، نەک وەکو تایبەتمەندێتیەکانی پزیشکەکان و ئەوانەی کە لە سلکی تەندروستی کارەکە. ئەوانە هەرێکە تایبەتمەندی خۆی هەیە و پێویستە ئێمەش ڕێز لە تایبەتمەندێتیەکانی ئەوان بگرین. بەڵام بە شێوەیەکی گشتی لە هەموو وڵاتانی جیهانە، بە تایبەتی لە وڵاتانی پێشکەوتووە، ڕۆشنبیری تەندروستی بەشێکە لە ڕۆشنبیری گشتی هەموو تاکێکی کۆمەڵگەکان. جا هەیە لە مەکتەب ڕۆشنبیریەکەی باشتر وەرەگرێ و فێریەکەن زانینێکی باشی ئێوە زانیاریەک دەربارەی بۆ نمونە لەش، پێکهاتەی لەش و ئیشوکارەکانیان، نەخۆشەکان کە تووشێبن، ئەجا خۆراک، خراپی خۆراک و هەروەها ئەوانەی کە پێکهاتەی خۆراکن و زەرورین بۆ لەش. ئەمانە بە شێوەیەکی گشتی ڕۆشنبیری گشتی ئایانگرێتەوە. بۆیە ئەمێ ئەم زنجیرە دەرسە باس بکەم وەکو ڕۆشنبیرێک بیدەین بەم برا عەزیزانە، بەم خوشکە بە ڕێزانەی ترمان کە گوێیان لێگرتوین. لەبەرەوە بەڕاستی من زۆرم پێ ناخۆشە کە دیاردەیەک لەناو ئەو خەڵکەیە کە ئەیبینم هەڵبەتە لە دوورە بە تەلەڤیزیۆنیان کە ئەپرسم لە کەسوکار و خەڵکانێکی تر کە ئەپرسم زۆربوونی زەخت و شەکرە و کۆلسترۆل و ئەم شتانە نابێ هەمووشی هەرگلە یەکە ببینەوە سەر حکومەتە تاغوتێ کوردیەک. خەڵکیش خۆی لێ بەرپرسە. تۆ دانیشتی ماشەڵڵا 2 قاپ برنجە خۆیت و 2 لیتر ئاو بە دوایە چاوەڕێژەکەی وەرگت گەورە نەبێ، هەموو ئەم برنجەی تۆی خۆی 2.6 پرۆتینی تایە. یعنی تەسەوەر ناکەیت چەند کەمە. چه تەسیراتێکی سلبی هەیە. ساوەر 9.7 تایە. یعنی سەیری کە تۆ کەوچکێک ساوەر بخۆی بەقەدر 3 بەرابەری 3 ئەوەندەیە 4 ئەوەندەی برنجەکە کاریگەری زۆرتر هەیە بۆ لەشت بۆ پرۆتین. بەهەر حاڵ دێمە سەر زنجیرە دەرسێکە ئینشاءڵڵا دەرسی کورت و پوخت، هیوادارم ئینشاءڵڵا ئیستیفادەی هەبێ وەکو بیرخستنەوە و فێرکردنی هەندێک شتیش کە هەر لە ڕۆشنبیری خۆمەوە زیاتر خوێندومەتەوە منیش بە تاکید تەبەن وابووم زۆر ڕۆشنبیریم کەم بوو منیش دەربارەی تەندروستی، بەڵام لە 40 ساڵی بڕیارمدا کە ئیتر چەوری ناخۆم، یعنی چەوریم زۆر کەم کردەوە. لە 50 ساڵی خوێم کەم کردم، لە 55 ساڵی شەکرم کەم کردم. اینجا لەگەڵ ئەو شاکە 15 ساڵە هەر لە ماڵەوەم تا ڕادەیەکی زۆر، یعنی مەجای چوونە دەرەوە ئەوانە کەمە، بەڵام عەلە لەقەل ئەبزوێم هەوڵەدەم ئەو وزەی کە وەریەگرم ئەو خۆراکە سەرفی کەمەوە. چونکە کەسێکی حاڵەتی وەکو هی من کە دانیشتە بێ 1400 کالۆری زیاتر وەربگرێ ئەبێ بزانە چۆنی سەرفەکات، کە ئینسانێکی طەبیعیە لە نێرینەیەک پیاوێک لە 1600 بۆ 1800 یان 2000 کالۆری هەوێ. بەهەر حاڵە من ڕۆشنبیریەکی گشتی ئەم زنجیرە دەرسە ئینشاءڵڵا هیوادارم ئیستیفادەی هەبێ بۆتان.